وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر بەڕێوەبەرێتی هونەری شێوەکاری لا گەلەری میدیا پیشانگایەکی تایبەتی بۆ هونەرمەند نەژاد کە کەس دەکرێتەوە. پامنێرمان قارەمان جەوهەر لە نێو پێشانگاکە لەگەڵمانە. قارەمان سڵاو لێبێ. بەڵێ سڵاو لێبێ و کاتت باش. بڕیار وایە سعات 5 پێشانگایە بکرێتەوە وەک لە دیمەنەکانیش دەیبینن. هونەرمەند نەژاد کەوکەس ینی ئامادەکاری کردووە بۆ ئەوەی کەوا سعات 5 پێشانگاکەی بەڕووی بینەرانی یاخود سەردانی کارانیدا بکرێتەوە تابلۆکانی بناسێنیتن تابلۆکانی ینی خۆی چیرۆکێکە و ینی لە زنجیرێک فۆتۆ لە خۆی دەگرێتن ینی قەبارەی تابلۆکانیشی جیاوازە لەگەڵ خۆی قسە دەکەم دەبێت باز لە تابلۆکان بکەین کاک نژادەوە کاتت باش وەکو هونەرمەندێک چەندەمین پێشانگات ئەگە باز لە تابلۆکان بکەین گزارش دەستی دەکەن چۆن بوو بیردەوە کردوتەوە ینی وێنەکان وەکو زنجیرەیە لە دوای یەک. بەڵێ ئەمە شەشەمین پێشەنگای منە ئەو پرۆژەی من ئاخیلە ینی ئەمن ماوەک لە زنجیرە چیاکانی هیمالایە بووم و لە ناوچە چیاکانی هەرێمی کوردستان بووم ئەو دیمەنانەی کە لەوێ بینیم گواستمەوە سەر تابلۆیەکان. ئەگەر بازەوە بکەین ینی بەشێکی زۆری تابلۆکان لە تابلۆکان دیارەگەر ئەمیری وێنەگر ینی بەشێک لە دیمەنەکان بگواستەوە کات قسەی لەسەڵ بکەنەوەی کە ئەمانە هەمان ئەو بارگراوەندەیە کە خۆت سەردانت کردوون و بینی و بێگومان ئەمانە هەمان ئەو بارگراوەندەیە و ئەوەی کە ئەمن لەوێ بینیومە کەرەستەی شاخەوانیەکان ئەو خەڵکانێک کە لە شاخ دەژین و شاخەوانەکان کاتی چوون و هاتنیان و کەرەستەکان دیکە هەتا زنجیرە چیایەکان ینی ئینسان دێتە خەیاڵی کە ئەو زنجیرە چیایانە دەتوانن ژیانیان چۆن بی مرۆڤ دەتوانێت چۆن تەحمولیان لەگەر بکە بەو شێوەیە ئەوانم هەموو گواستێتەوە سەر تابلۆ. دەتەوێت پامێک بگەین ینی دەبینی سروشتی تێدایە و مرۆڤیشی تێدا پێداویستیشی تێدا. پامەکەم ئەوەیە کە سەرکێشی مرۆڤ لە بۆ بەرزایی سەرکێشی مرۆڤ لە بۆ بەرزاییەکان هەوڵی مرۆڤ چونکە لە کۆنەوە مرۆڤ ویستیتی هەوڵی بەرزترین خاڵی سەرگۆی زەوی بدە لە ساڵی 1970ەکان با بڵین ئەوە وردە وردە گەشەی کرد بۆ ئاخیرانە تواندرا سەرکەوتنی زۆر باش لەسەر بەرزایی چیاکان بەدەست بهێنرێ. باز لۆ بکەین تابلۆکان قەبارەیان جیاوازە لە دیمەنەکان دیارە و ژمارەیان چەندە ماوەی چەند دەبێت سەرخاڵی دروستکردنی. ژمارەیان 42 دانەیە و ماوەی نزیکەی 3 ساڵە من خەریکی ئەو کارم لە سکێچینگ ڕادەستم پێکردی هەتا تابلۆی گەورەی زەیتی. بڕیار وایە لە پارێزگاکانی تر لە شارەکانی تریش بکەیتەوە یاخود ئارەزوویەت هەیە خەڵک؟ بەڵێ بڕیارمدایە کە ئەو پێشەنگایە لە پارێزگای سلێمانیش بکرێتەوە. ئەمە دوامین پێشانگای خۆتانی پێشووتریش بە هەمان شێوە پێشانگات کردوتەوە پێشانگام کردوتەوە بەڵام ئەوە ئەتا ئێستا کۆتاییەکەیتی سەرچاوان بەخێر بەڵێ سەوسەنەما هونەرمەند نەژاد کەوکەس بوو باسی لاکردنەوەی پێشانگاکەی کردووە لە دیمەنەکانیش دەبینن تابلۆکانی قەبارە جیاوازە ژمارەیان زیاتر لە 40 تابلۆ دەبێتن ماوەی دەڕۆژکردنەوەی ئەم پێشانگا بەردەوام دەبێت بەڕووی بینەران و کەسانەی کە ئارەزووی بینینی تابلۆکانیان هەیە یاخود دەیانەوێت تابلۆکان بکڕن سەردانی گەلەری میدیا بکەن لە شاری هەولێر دیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژی پێشانگاکەی سعات 5 دەکرێتەوە چاوەڕوان دەکرێت لە ڕۆژانی داهاتوش بە هەمان شێوە ماوەی دەڕۆژ پێشانگاکە یاخود دەرگای پێشانگاکە بەڕووی هاوڵاتیان و هونەرمەندان و ئارەزومەندانی گڕینی تابلۆ و سەیرکردنی تابلۆ کراوە بێت.